ئێستا چیمەنتۆ گەورەترین بەڵایە لە سروشتا. توێژینەوەی کە بڕیارە لە گۆڤاری کەنەدی گەڕانەوە بۆ سروشتا بڵاو بکرێتەوە. باسی لایەنی بیناسازی هەورامانم بۆ بکە، چونکە باسی کردوتە ئەگەر بگەڕینەوە بۆ بیناسازی هەورامان ئەو گەرمبوونەی کە ئێستا هەیە کەمتر ئەبێتەوە. باوەڕکە ئەگەر پلانسازی شار بە تەواوی ئەو ڕێوشوێنانی کە هەورامیەکان لە شوێنە سەختەکاندا ڕەچاویان کردویانە بۆ ئەوەی خانوەکانی خۆیان دروست بکەن، ئەبەم شکڵە بکرێ بە تەواوی کاریگەری گەورەی دەبێت لەسەر دابەزینی پلەی گەرمای ناو شارەکان و کەمبوونەوەی پلەی گەرمی، چونکە یەکێک لە کار و هونەرە جوانەکانی هەورامیەکان دروستکردنی خانوەکانی خۆیانن لە شوێنە سەختەکانە، کە ئەمە یەکەم مەغزایەکی ئەوەیە کە شوێنی کوشت و کاڵیان هەرگیز بەکارنەهێناوە، کە ئێستا کێشەیەکی گەورەیە کاتێک کە خانوو دروستەکەی نابێت شوێنی کوشت و کاڵی بەکاربێنی. ئەوان ئەگەر مشتێک خاکیان شک دەبێت شتیان لەسەر ڕوانوە نەوەکو ئەوەی بیکەن بە بینا. بۆیە بیناکانیان لە ناو شاخە سەختەکانە دروست کردووە و بە هیچ جۆرێ دیزای ئەو دیزاینی کە بینایان بۆ دروست کردووە بە هاوی نافێنک بووە، بە زستانە گەرم بووە، ینی بە شکڵێک بەکارێنانەوە نەچیمەنتۆ نە ئەو شتانی کە ئێستا بوونەتە بەڵایەکی گەورە و هۆکاری سەرێکی گەرمبوونی گۆی زەوین ئەوان بەکاریان نەهێناوە. بۆیە ئەگەر ئەو ڕێو شوێنانە بگیرێتەر بەر بەڕاستی ژینگەی شارەکان دەپارێزرێ. دیوارەکانی هەورامان هەمیشە نزیکەی مەترێک پانی بووە. ئەمە هیچ کاریگەری هەبووە؟ ئەم دیوارانە بە وشکە کەڵک کراون بۆ ئەوەی نەڕوخێن، ئەو پانیە بۆ ئەوەی نەڕوخێن، ینی هیچ بابەتێکی گەچ و نازانم چیمەنتۆ و کۆمەڵێک بابەت کە ئێستا هەر ناوی غەریب هەن بەکاردێنن لەوێ نەبوو، نەوشتانیان بەکار نێناوە. بۆیە ئەو پانیە کراوە بۆ ئەوەی بە تەواوی شوێنی خۆی بگرێ، بە تەواوی نەڕوخێ، چونکە ئەوان هەندێک جاریش هەر لە سەختەکانە دروستیان کردووە لە شوێنەکانە. بۆیە ئەمە وای کردووە شتی سروشتیان بەکارێناوە. بۆ نمونە هەر لە دەرەوەی ماڵەکەی خۆی خاک هەبووە، ئەو خاکەیان گرتووەتەوە لەگەڵ تێکەڵیان کردووە بەکاریان هێناوە بۆ سواغدان. ئەمەوەیە وای لێ کردووە کە نەسەرمایان بێ نەگەرمایان بێ و کاریگەریشی لەسەر ژینگە و گەرمبوونی گۆی زەوی نەبێ. ئەو کەرەستە مۆدێرنانەی کە ئێستا بەکارەهێنرێن ئەتوانین بڵین ئەوان باشترن لەو وشکە کەڵەکەی کە باسی کرد پێشتر بەکار هاتووە لە هەورامان؟ بەڵایەکی گەورن لە دنیادا، نەخێر هەرگیز باش نین. ئێستا چیمەنتۆ گەورەترین بەڵایە لە سروشتا کە سروشت و ئێران دەکا. باشە ئێستا گەورەترین هەوڵی زانەکان ئەوەیە بێن بە دیلی چیمەنتۆ بدۆزنەوە، چونکە کارگەکانی دروستکردنی چیمەنتۆ زانی چیان لە دنیا کردووە. بەڵێ ئەوانەی کە ئێستا بەکاردێنن بە چیمەنتۆتەوە، بە گەچتەوە، بەو پلاستیکانەوە کە بەکاردەهێنن، بە بلۆکتەوە، بە هەموو ئەوانەوە کە بەکاردەهێنن گەورەترین هۆکاری پیسبوونی هەوا و خاک و ئاون.